چوارەمین ڕۆمانی قەڵای باڵشکاوەکانی نووسەر و مامۆسای زانکۆ زانیار کەریم بڵاو کرایەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بەرهەمە نوێ میوانداری مامۆستا زانیارمان کردووە. مامۆستا بەخێر بێ. سپاسانەکەم. سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بە کورسات. مامۆستا وەک لە پێشەچەکە ئاماژەمان پێەیە ئەمە چوارەمین ڕۆمانە. ئەگەر بکرێ بە کورتی ئەزمونونەکانی پێشترمان بۆ باسکەی ئەنجا بێنە سەر دوایمین ڕۆمانە. سپاس بۆەوە، سپاس بە کورساتی ئازیز سەرتامێ بڵێم ساڵی تێپەڕێ بەسەر کۆچی دوایی مامۆستا عەزیزگەردی لێرەوە سەری ڕێز و نەوازیشم بۆ خانەواتەکەیدا دەنێم و ڕۆحیش دووبێ. ڕاستەکەی لە 2022 کۆتەڕۆمانێکم بڵاو کردەوە لەسەر دۆن شویان کە ئەزمونێکی نوێ بوو لە بێگەوبەستنی ئەدەبی چینی و ئەدەبی کوردی. دواتر تێڵ چێژ مامۆستامە بەسە یان تێڵ چێشە کرد بوو؟ بەڵ بەس کۆتەڕۆمان بوو، بەڵام بەرهەمەکە تێکەڵێکە لە ئەدەبی کوردی و ئاسیایی ینی بەس دوورگرتن لە ئەدەبی ئاسیایی. بەڵێ بەداتی ئەدەبی چینی. دواتر 2020 کتێبێکی ئینگلیزی وەرگێڕا و بەرهەمی وەرگێڕانە بە ناوی خوێندنەوەی لە تاریکیدا نووسەری ئێرلەندی شێمەزدینە یەک لە ڕۆمانە بەناوبانگەکان تەرجمەم کردووە. دوای ئەوەش ساڵی 2021 بەداخۆ بە بۆنەی سەرقاڵی و بەخشش مۆزۆی کۆرۆنا بابەت و نەمکردە مراسمی بڵاوکردنەوە. کتێبێکی شعریم بڵاو کردوێتەوە بە ناوی سکاڵای پەیکەرێک و خۆشبەختانە ئەم ساڵیش لە مەراسیمێکی ناوازەدا لە ڕێکخراوی گەشتبەدانی مەدەنیەت تازەترین ڕۆمانم بڵاو کردەوە بە ناوی قەڵای باڵشکاوەکان. بەڵێ مامۆستا ئەوەنێ مزام دەستی شعریش هەیە جگە لە ڕۆمان. هیچ بڵاو کراوێک تێ سەبارەت بە شعر جگە لە ڕۆمان؟ بەڵێ ساڵی پێشوو سکاڵای پەیکەرێکم بڵاو کردەوە لە کۆمەڵە شعری کوردی لە خۆگرێ و لە هەمان کاتیشە کۆمەڵە شعرمێ بە زمانی نزیکە لە دەروی وڵات لە زانکۆکانی دەرەوە بڵام کردو نەتوانێ ئەو بەرهەمی شعرێکە بوو. بەرهەمی ڕۆمانەکە ڕۆژی 36 لە گەشتبەدانی مەدەنیەت سپاس بۆ ستافە جوانە لەگەڵ بەڕێزان دکتۆر سەمەد مامۆستای زانکۆ و لە کۆڵەرەوە پاشانیش کاکسۆران باساکی هەم چالاکوانی باری فەلسەفە لە دەروی وڵات خوێندنەوەیکی بە پێزیان بۆ کرد و لە مراسیمەدا واژوون لەسەر بڵاوکردنەوەی ڕۆمانەکە کرد. بەڵێ مامۆستا زانیار ناونیشان زۆر گرنگە کە لەلایەن نووسەرەوە بەکارێت کتێب چ شعر بێت چ ڕۆمان بێت چ کورتە چیرۆک بێت. مەبەستم لێرە ئەوەیە قەڵای باڵشکاوەکان. مامۆستا زانیار بۆ بە دیاریکراوی ئەو ناوەی هەڵبژاردووە. ڕاستی کە هەموو تێکسێک ناو گرنگە بەڕاستی ناونیشان بەتێکی ناونیشان گرنگە بەتێکی ناونیشان هەتا ناونانی کاراکتەرەکانیش با بۆ دەست پێ بکەم لە ڕۆمانە هەم لە کتێبی شعریە کە ئەبێت ئەو ئیمجەی کە لە خاڵتا دروستە بێ بە کۆی پاکێجەکە ئەبێت ناونیشانێکی وا بە بەرز دروست بکەی کە هەموو چیرۆکەکان کۆ بکاتەوانێ. ئەم شوی قەڵای باڵشکاوەکان سەدەمی 1970کانە کەواتە ناونیشانەکە هەوێنی ڕووداوەکان بەتێکیت هەوێنی ڕووداوەکانە بە تەفاسیل ناڵم هەموو ڕوودا و چیرۆک و کارکتەرەکان لێک شوێنان کۆ کاتەوە کە پێوترە قەڵا. و بەڵام ئەم قەڵایەش کۆمەڵە خەمی هەیە، کۆمەڵە مەشاکیلی هەیە، کۆمەڵێ خەونی بۆ داهاتوو هەیە، بەڵام تی لە کۆتای ڕۆمانەکە بزانین قەڵاکە بەرەو کوێ ڕوات و هەمیش دروستکردنی ناوی کارکتەرەکانیش ئەویش ڕاستی قورسە بۆ نووسەر چکە بێت لەگەڵ تەواوی بەرنامە و فکر و شخصیات و شەوی دەرە و ناو دەرونی ئەکتەرەکەش بە ناوکە لەگەڵانە بگونجێنی. بۆی ناوێکی وا بێت بۆ نمونە ئەسین ڕێحانی کێشەی وەکو ژن کێشەیەکی لە ڕۆمانەکە، بۆ نمونە هێمن باوک پاڵەوانی ڕۆمانەکە ئەویش هەمان کێشە و خەمی هەیە و هەروەها. بەڵێ مامۆستا دوا پرسیارم بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە. ئەوەندەی بیستمە من سپاس دەکەم کە کتێبەکەت بە دیاری یاومەتێ بەنیازم لە دەرفەتێکە بیخوێنمەوە، بەس ئەوەندەی بیستمە زیاتر تیشکە کاتە سەر بواری میوزیک ڕۆمانەکە ئەگە بە کورتی
بەڕاستی بۆ تەنها میوزیک بەڕاستی تەنها مۆسیقا نییە شۆشێکە لەباری جوانی لەباری فەلسەفە لەباری مۆسیقاش چکە بەڕای من ئەم شۆشان هەمووی پێکەوە فۆرمێک دروستەکەن بۆ دروستکردنی دیرگایکی تازە بۆ دروستکردنی خەونی داهاتوو بەڕای من جوانی هەم مۆسیقا هەم شعر پاکێجێکە کە ئەتوانێت داهاتوی سێ بنیاد بنرێ وەکەوەی کە بینین ڕوئەدا لە ڕۆمانەکە لە بەندیخانە هەم لە ئەکتەرەکانی تر بۆ نمونە کێشەی هێمن وەک بۆن فرۆشێک وەک خاوەن دروستکردنی کاریەکی بۆن لەگەڵ شعر و لەگەڵ مۆسیقایە تێکەڵێک دروستەکە کە ئەتوانێت ئەوەی لە مشکایەتی ئەوەی کە خەونێتی لەسەی بنیاد بنرێ بۆ بەڕاستی شعر و مۆسیقا لەگەڵ هەموو کارکتەرەکانە ئەڕوا لە چوارچێوەکی بازنەیە دێن و دەڕۆن هەتاوەکو شۆشەی کاملمان پێبەخشێ و بەڕای من مۆسیقا هەم شعریش کرۆکی ئەو بازنەیە دەتوانی خەونی سێ بنیاد بنێت و هەر کارکتەر و بە شێوازێک ئەو بەڵێ هەڵی گرتەوە مەرگ بەڵێ بە تایبەتی هێمن بەڵام پرشکی من هێمنیش لە ئەکتەرەکانی تر هەم چ ڕۆحی مەی نەبێت چ ڕۆحی نەری نەبێ هەمیان پێکۆکۆ بنەوە لێک بازنەیە بەڵێ مامۆستا و نووسەر زانیار کەریم سوپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس سەرکەوتوبی بەخێر بۆ کورساتی عزیز